بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لەوە دەکەین کە بۆ ماوەی 10 ساڵە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی مەدەنی لە هەرێمی کوردستان ڕاگیراوە. بزانین ئەسڵن پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بە چه یاسایەک ڕێکخراوە، دوجار حکوومەت چۆن ئەم مافەی لە فەرمانبەران زەوت کردووە. باش، پلەبەرزکردنەوەی فەرمانبەران تەمان بە یاسا ڕێکخراوە بە دوو یاسا. یاسای ڕاژی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 هەروەها یاسای فەرمانبەرانی دەوڵەت ژمارە 22 ساڵی 2008 بەم دوو یاسایە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ڕێک خراوە. هەر 4 یان 5 ساڵ جارێک فەرمانبەر پلەکەی بەرزەبێتەوە، لە پلێکەوە دەچێتە پلەیەکی دیکە کە ئەمەش گۆڕانکاری بەسەر موچەکەیە ئەهێنێت. باش، ئەی ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران چۆن وەکەی بە چی یاسایەک یا بڕیارێک ڕاگیرا؟ بێگومان لە ساڵی 2016ەوە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران تا ئێستا ڕاگیراوە. چۆن ڕاگیرا؟ بڕیاری ژمارە 56 ساڵی 2015 کە لە کۆتاییەکانی ساڵی 2015 ئەنجومەنی وەزیران بە بڕیاری ژمارە 56 ئەم پلەبەرزکردنەوەی ڕاگرت. لە ساڵی 2016دا سەرەتاکانی ڕێنمایی ژمارە 11 ساڵی 2016 ڕێنمایەکی بۆ ئەم بڕیارە دەرکرد و ئیتر پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرت. هەر فەرمانبەرێک لە سەرەتای 2016 تا ئێستا کە نزیکی 10 ساڵەکات پلەیەک بۆ دوو پلە بەرزکردنەوەیان فەوتاوە و دوا کەوتون و پارەکەی قەرزە لای حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم. باش، ئەی ئەو فەرمانبەرانەیان ئەو توێژانە کامانن کە پلەبەرزکردنەوە شمولی نەکردن، ینی ڕانەگیراوە، یان ئەگەر ڕاگیرا دوایی بە زوویی پلەبەرزکردنەوەیان بۆ ئەنجام درراوە. هێزە چەکدارەکان لە هەرێمی کوردستان ینی پلەبەرزکردنەوە کە ڕاگرتنەکەی ئەوانی نەگرتەوە، یان هەندێکیان ئەگەر ڕاگیرابێت دوای مودەیەک پلیان بۆ بەرزکرایەوە. دادوەران لە هەرێمی کوردستان هەروەها فەرمانبەرانی هەرسێ سەرۆکایەتیەکەی هەرێم، سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی حکوومەت، سەرۆکایەتی پەرلەمان، تەنانەت بەو دەستە و فەرمانبەرانی کە لە دەرەوەی ئەم بۆ نمونە لە پەرلەمان هەمانەزانین، بۆ نمونە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان سەر بە پەرلەمانە، تەنانەت لەوێژ پلەبەرزکردنەوە ڕانەگیراوە. باشە، ئەی ئەوانەی کە پلەبەرزکردنەوەیان بۆ نەکرا لە ساڵی 2016ەوە فەرمانبەران بە شێوازێکی گشتی، بەڵام مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنی لە نێو فەرمانبەران بەگشتی کە بەپێی ئاماری عێراق نزیکەی 682,000 فەرمانبەر هەیە کە نیوەی ئەو ڕێژەیە فەرمانبەری مەدەنین کە مامۆستایان نزیکی 150,000 پێگەێنێت، زیاتر لە 300,000 فەرمانبەر لە هەرێمی کوردستان ماوەی 10 ساڵە پلەبەرزکردنەوەی بۆ ئەنجام نەدراوە. ببینە سەر زیانەکانی ئەم پلەبەرز نەکردنەوەنە کە حکوومەتی هەرێم ڕایگرت. تەمان بیرمان نەچێ حکوومەتی هەرێم بە بڕیار و ڕێنمایی ڕایگرت لە ساڵی 2016، بەڵام خۆی بە یاسا ڕێکخراوە. لە ڕووی قانونیشەوە یاسا باڵا دەسترە، با بڵین بەقووەترە وەک لە ڕێنمایی و بڕیار، بەڵام حکوومەت هەستا دوو یاسای بە ڕێنماییەک و بڕیارێک ڕاکرد. بینە سەر زیانەکانی پلەبەرز نەکردنەوە. زیاتر لە 300,000 فەرمانبەر مانگانە بۆ 7 بۆ 300,000 دینار، یان ئەگەر بە شێوازە گوریگین هەر فەرمانبەرێک لەم فەرمانبەرە مەدەنیانە کە زیاتر لە 300,000 فەرمانبەرە ئەگەر 7,000 تا 300,000 بەوەی ئەم پلەبەرزکردنەوەیەوە زیانی بەرکەوت بێ، ئەوە بە تێکڕا، ینی ئێمە بێنین تێکڕای ئەو 7 بۆ 300 وەرگین دەکاتە 150,000 دینار. مانگانە 45 ملیار دینار زیان بەر فەرمانبەرانی مەدەنی کەوتووە. باش، ئەوتمان مانگانە، ئەی ساڵانە و نزیکی 10 ساڵ بێگومان لە ماوەی ئەم 10 ساڵەدا زیاتر لە 4 تریلیۆن دینار زیان بەر فەرمانبەران کەوتووە بەهۆی ئەوەی کە پلیان بەرز نەکراوەتەوە. ئەمەش تەسیری لەسەر بژێوی ژیانیان هەبوو لە پاڵەوەی کە موچەکانیان لە کاتی خۆیان پێ نەدراوە و ساڵێکی 12 مانگی 12 موچەی تەواوەتیان وەرنەگرتووە، لەگەڵەوە شاستەمێکی دیکەیان لێکراوە لە فەرمانبەرانی مەدەنی، ئەوی ژێ پلیان بەرز نەکراوەتەوە. لە ماوەی ئەم 10 ساڵەتا حکوومەت زیاتر لە 4 تریلیۆنی فەرمانبەرانی خواردووە و پێینەداون. ئەمە لەسەر فەرمانبەران و لەسەر بازاڕیش بێگومان کاریگەری خۆی هەیە. باشە،
زیانەکانی لەسەر خانەنشینانەوە فەرمانبەران بێگومان لە 2016ەوە خەڵکێک پلەی بەرز نەکرابێتەوە فەرمانبەرە پلەی بەرز نەکرابێتەوە هەیە لە 2017 خانەنشین بۆ لە 18 لە 19 لە 20 یان وەک ساڵی ڕابردوو کە نزیکی 25,000 کەس خانەنشین بوون بێگومان ئەم ساڵ کە 30,000 فەرمانبەر خانەنشین بوون بەبێ ئەوەی پلیان بۆ بەرز بکرێتەوە لەو پلەی کە لە ئەسڵا ئەبێ پێی بگەن خانەنشین بکرێن بەڵکو پلەیە دوو پلە لە خوار ئەوە خانەنشین کران و هیچ پلەیەکیان بۆ بەرز نەکرا و هیچ ئیستحقاقێکی ئەوەشان وەرنەگرت ئەمەش لەسەر کۆی باوڵین موچەی خانەنشینیان کاریگەری بەجێهێشت. کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق بۆ خولی شەشەم کە بڕیارە لەم مانگەدا لە 11 مانگ ئەنجام بدرێت بێگومان بۆ ئەم بابەتە پلانی هەیە بەرنامەی هەیە ئەویش دەڵێت کار بۆ دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران دەکەین کە ماوەی 10 ساڵە ڕاگیراوە.